بەڵاو زیانی مادیمان هەبووە، خۆشبەختانە زیانی گیانیمان نەبووە. زیانەکانیش هەروەها کە ڕاگەیەنراوە لەلایەن ئیدارەی گشتیەوانێ، ئەوە هەواڵێکی دڵخۆشکەرە بۆ ئێمە. خۆیانیان لیژنیان هەیە ئەی خەڵمێنن بزان زیانەکان چەنە و چۆنێتی چاکردن و ئەوانەی ترەکەوێتە سەر و لیژنەیە خۆیان بڕیار بدەن چاوەڕێی ئەوانی. باشە بیناکەی ئێوەیە خودت هۆڵەکەی ئێوەکەیەکە کە لە هۆڵی بۆنەکان لە سەرچنار تەنها ڕووکەشی زیانی بەرکەوتووە بە گشتی زیانی بەرکەوت و زیانەکەی بەچەند ئەخەمڵێنرێ؟ زیانەکەی نازانم بە چەنە خەڵمێنرێ، چکە هیچتا کۆ نەکراوەتەوانێت کە حسابی کات و ئەوانەی بۆ بکەین چ نرخێک هەڵەگرێ، یعنی تێچووەکەی چەنە. بەڵێ زیانیش بەر کەلوپەلەکانی ناوە کەوتووە، کەلوپەلەکانی ناو ڕووکاری دەرەوە و تەنانەت باخچەکانیش بەگشتی زیانێکی زۆرمان بەرکەوتو ئێمە. باشە ئێرە کۆمەڵە شوێنی گەشتیاریشی تەیە، ئەوانش بە هەمان بەڵێ بە هەمان شێوە هەمووی زیانی بەرگەوت، چ هۆڵەکە و چ کابینە گەشتیاریەکانیش زیانی زۆری بەرکەوتووە. ڕووداوەکە خۆتان لێرە لە کاتی ڕووداوەکە خۆمان لێرە بووینە، بەڵێ بە هاوکاری ئاسایش بەدەمانەوە بووە، تاکو و شەڕەکەش تەواو بووە، گەشتیاریشی تیا بووە، ئەوانیش بە هەمان شێوە حیمایەتی ئەو گەشتیارانیان بە تایبەت کردووە ئاسایش، هەر لەبەرەوەی کە زیانی گیانیمان نەبووە، چکە و گەشتیارانش ماڵی خزمێیان شوێنێکیان نەبووە بۆی بچن، تەنیا ئێرە بووە و ئەو شەڕەش لە پڕا ڕوویدا. لەبەرەوە ئەلحەمدولیلا زیانی گیانیمان نەبوو، خۆمان لێرە بووین، پەناگەمان هەیە، لە پەناگەکانە بووین. پێم بڵێ کە تا چەند دڵخۆشن کە قەرەبووکردنەوەکە بۆ ئێوە لەلایەن لیژنەیەکەوە کرێ بە بڕیاری ڕاستەوخۆی بافڵ تاڵەبانی سەرۆکێتی نیشتمان. وڵای جا ئێمە زیانمان لێ کەوتووە، هەموو شتێ خێری پێوە بێ. ئێمە لە مێژە یعنی دەرگیری ئەوەین کە ئێرە تقریبەن هەان لە ڕووی ئەمنیەوە باش نەبوو، بە تایبەت شوێنێکی گەشتیاری ئاوها، یعنی نابێ شوێنەکە کرێ بە سەر بازگە و ئەمانە. لە 8 تەمووزەوە ئێمە بێزارەکرین، ئەمە بە حەقیقەت بە ڕاشکاوانە بیڵم لە ینی شێخ لاهوورەوانێ گەشتیار هەبوو عەزیەت دراوە، کە سیڵفیە ڕسمێکی گرتووە بردوویانە موبایلەکەیان پشکنی و مناڵیش بووە، یعنی ئەو حاڵەتانە زۆر هەبووە، نەیان هێشتووە سیارە بوو وەستێ جاری وا بووە، یعنی زۆر زەختیان لە خەڵکی مەدەنی و ئەمانە کردووە. بەڵام ئەویان تر سەکێشەکە کەوتووە بەلایەکە و ئێمەش چاوەڕێ ئەوەکەین قەرەبوو بکرێنەوانێ و ئەوانە هەمووی جێی دڵخۆشین. بەڵام بەداخەوە ئەوە ڕوویدا، شەڵڵا هەموو لایە حسابی بۆ قانون بکردایە و ئەم شتەش ڕووی نەدایە، بەڵامی تر چی بکەی.